کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە شاری ئیستانبول بەدواداچوون دەکەین لەسەر دەرەنجامی هەڵبژاردننی شارەوانی تورکیا کە ئەکرەم ئیمام ئۆغڵو کاندیدی جاپا بە ڕێژێکی بەرچاو لە پێشەوەی بنالی درم دەرکەوت. دەمانەوێت بزانین کورد کە فاکتەری گرنگی ئەو سەرکەوت نەبوو کاردانەوەکان چی دەبێت و لە ڕووی ئابوووریەوە ئەم شارە و تەواوی تورکیا چ گۆڕانکاریەکی بەسەردادێت. تۆ هاوڵاتێکی تورکیە هاوڵاتی عێراقیشی هەردووکی باشە ئەم هەڵبژاردنە چۆن بینی؟ ئەم انتخابە؟ بەڵێ انتخاب وەڵە باشە الحەمدلله ئەوە هاتووە ئیشەڵە چاکە بێ. ئیمامۆغڵو باش بوو؟ ئیمامۆغڵو نازانم بەس ئیشەڵە باشە بێ ئەڵێم باشە من نایناسم تۆ پێ دوایە باش بوو بێ من تقریبان ئەڵێم باشە بێ. باشە بۆچی دەنگیان ینی خەڵکێکی زۆر دەنگی بە ئیمام ئۆغڵودا؟ یەکەم جاری دەنگی زۆر بوو وتیان حیلە بوو ئیبتال کردیان لەبەرەوە هەمووی عالم یەک جاروتی ئیمامۆغڵو باشترە ئیتر ئیمامۆغڵو داپێ لەبەرەوە. ئێستا دۆخی ئیستانبول ئەو شارە پێویستی بەچی ئیمام ئۆغڵو خزمەتی بکە ینی ئەو شارە پێویستی بە چییە؟ والله پێویستی چیە مەسەڵەن مەترۆبس گرانە وتیە نیوقیمای کەم ئەو زۆر گرانە وتی نیوقیمای لەبەرەوە داپێنەوە ینی کەوایە پارەی ئاو پارچی میترۆبوس و ئەو خەرجیانە خەڵک هۆکارەکە ئابووری بوو. تۆ لە ئەسڵدا تورکی وانی؟ ئەسڵ تورکی باش بەڵێ تو لە ئەسڵ تورکی و کوردی دەزانی فێرە کوردی بوو. ئەس لێرێ خەڵکی کوردستانی کوردی فێر بووم زۆر زمالزان با مشتێرەکە من هەمن توریستە بەڵێ خەڵکی هەولێری سلێمانی زۆر حەزەکەم چەمچەماڵی ئەوە نایە فێر بووم بەڵێ. باشە دوێنێ هەڵبژاردن بوو سەچین بوو ئیمام ئۆغڵو سەرکەوت بۆ کاریوە باش دەبێ یان خراپ دەبێت؟ ئەو ئەستە معلوم نییە ئەوە چاوا ئیش دکەی چاوا شغل دەکەی بە چاوا دکاری ئەگەر توریست بینی لێرێ ئیش باش بن ئەمە ئەستە تشتی معلوم نییە ئەمە تازە. پارتی چما زەرەر کرد؟ ئەک پارتی چمە زەرار کرد؟ ئەک پارتی بە بوو سێ چار ڕۆژت ئەو مەکتبەکەی ئۆجەلان بە ئۆسمان ئۆجەلان چوو تەرەتە کوردی ئەو جار زەرار کرد. ئەو نەتیجە بدلێوە بوو؟ نەتیجە سەرچمێ بدلێوە زاف دلێمە بوو ji ber çi ji ber çi ji ber diktatoriya Erdogan ji ber wî hekî zaf. Baş İmam Oğlu çi dedatava? İmamoğlu tişkî nedeme jî durust be herhalde. Durust be ji ber wî. Baş êsta gelek kes dibêjin İmam Oğlu bi dengî Kurdan serkeftiye. Gelek. Yani bi rastî Tabii rastiye ve Kurda destek Kürdi İstanbul'u destek ne desem İmamoğlu bi dîtina carekî din proseyê çareserî pirsa Kurd bête axaftin. vallahi gelek ki yani Hendek car wisa dibêjin dibêjin Erdogan dixwazî pirsa Kurd carekî din mecburi janape ve wene göndemi. Wene göndemi. Mecbur yani. Mecbur wene göndemi. Ne göndemi her silmiş mi? Çünkü vay 100 sala 5 sala şey sala emre min ki atiyev Kurdara ihanet kirev silinmiş bir çiye. Yani eve Kurdara ihanet beke kesinlikle başarı elden nake. Em derencamet bedil bû? Ez ji encamê nedilxweşim. Bedilit Ji ber nebû. ku hemû proje dê rawastin. Hemû projeyên mezin dê bisekinin. Yan İmamoğlu bi tena serê xwe nikare vê tiştê bike. Eger hikûmet li pişt wî nebe nikar tiştekê bike. Yani dahatûyê İstanbul baş nabînî? Na ez baş nabînim. Çimku projeyên mezin yên AK Partiye hene. Lê welatiyan ev tişt nedîtin û wek xwe kirin. Es geçti.
Demek ki öyle gerekti, öyle yaptık. بەڵام ئێستا دۆلار دابەزیوە دلار جانا داده که به جانا بلند به هر نگیرده انجام هلبجارتن اکو شهرداریانه دوه هرکس به تشته بدانه بەڵام هەندێک کەس دەڵێن ئیمامۆغڵو کاریگەری زۆری دەبێت نه لگور من تشته کلستان اینه تو بێژە من نوکە ڕەوشە ژیانێەوە چەوە لە ئەستەمبول Yani jmara farklı ha memleketi ma ha İstanbul ینی کار هەیە ئیکۆنۆمیک باشە ekonomik tına valla ekonomi evet tına yani esnaf Esnaf zor güçlü böyle Geç digreyim. İş tünü, para tünü, alışveriş tünü, ینی ڕەوش زێدە خراپە ئیکۆنۆمی ere, pır zeyde xarab. باشە زێدەین کوردان دەنگی خۆدای ئیمامۆغڵو ئیمامۆغڵو دکارە چی بکە یان چ بگەوە Bura ew jî zanibin ki Kurd vê dera dengê wan derdikeve. Kanin yek dexin zor, kanin dîstexin jêr. Bira ew jî zanibin. Tayyip Erdoğan me anî jor. ینی ئەو سەچم ئەو هەڵبژاردن هێزێکی مەزنا کوردان دەرخست کە کووردە هەر کەسێک Tabii, tabii, tabii. Kurda, çike Kurdar vura pır zêde. Yani habûna wan pır zêde. Kanin yani bir havi mesela Recep Tayyip Erdoğan mevi anî serê. Oya Kurda serê. ئیرۆژ هەر ئیمهون İyo dîst bu oya Kurda هەر da کوردان kejî. ئیمامۆغڵوش سەرکەوتی Herê her serkeftin at. باشە ئیستانبول چه احتیاجێکی بی هەن ya İstanbul şey ihtiyacı ya işte ve ama ekonomik sıkıntıya başka tıştırak yani. ئیکۆنۆمی Yoksa İstanbul'da زام valla زێدە ama هاتی hatun. زام زێدە هەنن He? زام Zaf. زام زێدە لازمە بێتە نزم Vergi pırı, vergi zaafı yani vergi yani pır da yani. ئەم دەرەنجامە چۆن بینی لگور من ده هلبجارتن بوری ده یعنی ده هلبجارتن سوی که آدره ده جی اکرای میمون اونلو به سرکتی بو نه ها جه سرکتن قام ازن ترکیر لگور من همولاتین استانبول تشتاری باش هلبجارتن بەڵام هەندێک دەڵێن ئیمامۆغڵو لەم شارەدا کاریگەری زۆر دروست ناکات İmam Oğlu ne oldu serkare fa dina ba hejder o randa gelek teşkir bu haya beyce sadet çel daxil jibu xandekarın İstanbul'e bu hay çün hatine kemkir legor men afişin mikrin dest beke زۆربەی چاودێرانی سیاسی پێیان وایە دوو هۆکاری زۆر گرنگ هەبوو لەوەی ئیمامۆغڵو لەم هەڵبژاردنەی ئەستەمبۆڵدا سەرکەوێت یەکێکیان ئابووری بوو ئەوەی دیکەشیان دەنگی کوردەکان بوو لەگەڵ بڵاوبوونەوەی دەرەنجامی هەڵبژاردننی شارەوانی تورکیا دەست بەجێ دۆلار بەرامبەر بە لیرەی تورکی نرخەکەی دابەزی تاوەکو ئێستا دە لیرە لیرەی تورکی قیمەتی خۆی بەدەست هێناوەتەوە. بۆچی کورد ئەم جارە زیاتر لە هەموو جارێک تشتیان بە ئیمامەوە HDP baştır xebiti hilbijartina ew de peyamên HDP bi vê qasî zelal nebûn. Vê carê gelek zelal bû hem peyamên Demirtaş hem peyamên hevserokên HDP bi vê şeklî bû. Bes tenê dengdêrên Kurd na, dengdêrên ku deng didin AK Partiye, deng didin MHP, deng didin em bêjin İYİ Parti, ew jî bi girseyên mezin êdî teblî hilbijartinê bûn û deng dane İmamoğlu. Bi wê şeklê bû. Piştî îro êdî di siyaseta Tirkiyeyê em çavberiya hin guherînan dikin. Em li hêvîne ku du partiyên nû ji nav AK Partî derkeve ku yekemîn کاتیەوە هاتووە پارتی نوێ دروست ببێت بله بله اما ایدی بدون شک یعنی شک تیدتنه یکم به پشتگیری عبدالله گل علی باباجان یه دامزرینه دویم جی عبدالله احمد داوطلو یه دامزرینه وقتن جی CHP هنک وکرین گوهرینان دناو CHP ده چی بو
ev goherîn çiqa berdewam bikin ji bo Kurdan, ji bo dîndaran, oldaran gohin goherînan çêkir CHP ev yî dewam bike bi serkeftiyan na em yî nizanin. AK Parti siyaseta xwe biguherîne li hember Kurdan, li hember zimanê xwe yî tund nerm bike yan na hin wezîran ji postê dûr bixe wek Süleyman Soylu Bەڵام wek ئەمە Berat وا Albayrak دەکات. yan na ئەمە هەموو ئارێ باشە بەڵام ئەمە وا دەکات کە هەندێک کەس پێیان وایە شکستی ئاک پارتی لە ئەستەمبول بە مانای شکستی ئاک پارتیە لە تەواوی تورکیا لەدات. راست استنبول نمونەیە تورکیا هەموویە ji hemû Türkiye hemelatî li İstanbulê hene xصوصا ji 15 milyon nüfusa İstanbulê 5 milyon Kurdin 5 milyon Kurd. Qazancı Kurd kە دەنگیان بە ئیمامۆغڵودا چییە؟ Qazancı Kurd çiye li İstanbul fêrgehên taybet hene diwan fêrgehan de fêrgehên zimanên Kurdî yê bên vekirin her wiha hin kom ji ku ji rojnamevan ji nûseran pêk dihat beriya hilbijartinê bi CHP re gelek tekilî danîn hin sozan ehdan wergirtin. Yani لەمە دووە بە زمانی کوردی لە قوتابخانە خوێندن دەبێت؟ Ne qutabxaneyên şaredarî yên taybet ne yên hikûmetê. Her wiha ji bo şanoya Kurdî, ji bo hunera Kurdî piştgiriya şaredarî gelek hebe ew ehed hatin standin wek din Kurd nîşan dan ku li İstanbulê û li Tirkî rolekî sereke dileyzin ew li kî alî bin ihtimale ku ew alî bi ser bikeve hem di hilbijartinên gelemperiyên Tirkiyê de hem jî di hilbijartinên İstanbulê de. دوونێ نەتیجە وسا دەرکات ئیمامۆغڵۆ سەرکەتیە. باشە gelek Kurd dengê xwe daye wan. Çi doî dête gortin bo Kurdan? Kurdema bu işi done, ama Tayyip Erdoğan şu ama işi inşaat, işi evka, şu permoceme inşaat ne ben başına. Yani inşaatê we xirab bû bû berê. İnşaat maz, anaj xirabine, zav xirabine. Zav xirab bû. İşi xirabine Ji ber ne? çi xirab bûyne? Belki malzeme bakın. Mesela çimento bari 7 milyon bunu ya mesela 20 milyonu. Meyin ka çeker. Millet kad hamu mağdule. Başa idare xwe bes İmamoğlu dikare çi bikatin? Mesela İmamoğlu heneki disa en azı çekirna Tayyip Erdoğan çekir ve indi çeter yani. Piyasi teze evi hatta ne ki 3 سال akne devam ki hatta ne ki birinci dönem ikinci dönem merun zana başka o iş başa xarak o iş xayb ka ki jan xeyr am de jifati to biki. Netice derket İmamoğlu serkeftî bû. Babzanîn yani xalên behêzên İmamoğlu çi bûye? Wisa kirdiye Kurd û pêkhateyên din deng bi İmamoğlu bû. Taben ez naşim bejim yek sebep hebi. Yek dosi ihtimale ya penç sebep ama hebi ama bome hem mühimtirin eve bir ya sebebi Kürt çava tesire ve hebi. Her vakti ya halkı Kürt gelek heş AK Parti kiribi, gelek heş Erdoğan diket. Jiberti çünkü Berhingiçi hakkame bu Türkiye'ne bir emnaşin bu Kürdi ahıvin, emnaşin Kürt naşit serkevit bu ticareti pişti. Erdoğan dehit emdişin hemobikeyn. Ama ev du sala si sala embinin Erdoğanji, AK Partici gelek nizikaya MHP bit. Pişti ev nizikavi idi bobası Kürtçi tiştek ne hoş ağabey. Yani ittifakı MHP ve AK Parti wisa kirdiye. Raste. İttifak bu MHP'yi AK Parti pişti ev ittifak. Embinin bu Kürt idi ne vak Berhingiye çavi Erdoğanji. Jiber evet taben denge Kürt diçit. Eznaşim bejim ya ev sebebi Selahattin Demirtaş sebebi ev bejit. Eznaşim bejim bu HDP sebebi an ev vakti her bijartini emdit ya Abdullah Öcalanji tiştek nivisit emditçi tesire vinine. Veri bes tesiri eve heye halk zanit Berhingi Erdoğan heş halkı Kürda diket harikari biket ama empişti ittifak MHP emditine hedi bome dürbiye. Başım. Esta dalayın yani dibêjin eger Kurd dengê xwe bidate her kandîdek namzedek dikarî serkeve. Başa. Rast. Yani ji ber çi Erdoğan ew cara şikistîne. Yani her MHP sedem bu ya Hızır'ımın eveye ya taben
yekidi jeheye ya ekonomi ama ne ya vak berhingiye. Ama ev ekonomi ne eznaşim bejim eve ya Erdoğan sebebe. Gelektir sebebi ama ki vakti ki devleti ekonomi diçit hari hükümet tabi dengi hükümet kemtir bit. Evci sebebe bu halkı Kürtçe sebebe ittifak MHP'ci sebebe. Başa tu çavarayı o dekey goran ve haggortneka mezin ve şare duruz bi yani Türkiye duruz bi pişti serketine İmamoğlu. Bes ez eve hazır dikem ihtimale gelek kes ya deri Türkiye'yi heydi hazır diket idi devleteme demokrasi nine. Ki bacari demokrasi ne bit halk heznaket ya investment biket ya ev devlete. Hazır dikem nuki halk carektidit ya devleteme ya demokrasi heye. Halk hez diket çı biket eve biket yani seçimeme her bir jartıname dürüste. Ne vak hindek kesebejit dıra ve dizi kiriye ev tışnine. Jibere ve Bavariya Avrupacı dehit, Bavariya Amerikacı dehit, halk dişit dehit veri ya investment biket evci bu ekonomiyeme gelek başta. Başa nuka hükümet desti Erdoğan'a. Rast. Seroki şaredarij İstanbul'a İmamoğlu dikare serkeve ve gohortineki mezin li bajer İstanbul çevke ekonomik çevke. Taben dişit biket çünkü ya hükümet gelek farkı bu belediye gelek farkı ev ya bu paravi bütçevi ya bu belediye zaten. Bez beditnata AK Parti pişgiriya İmamoğlu dike bu serketin. Rast pişkiriyavi naket ama her İmamoğlu dişit serkevit boçu çünkü desti İstanbul gelek para heye yani hem dişin bejini hem o Türkiye yani heştu yek bacarame heye heşti bacar yekin İstanbul yeke yani İstanbul vak devlet eke ekonomi İstanbul geleke jiber eve heger başşul diket dişit ya serkev. Başa beditnata Ravşa Kurdan baştırdı ba daha tu. Rast bes ez hazır dikem eve baştır bit. İnşallah Erdoğan ev mesajı ver girit. Carekti bome zıvırıt ya kâri Kürtçe eve bit. بابزانین چ گۆڕانکاریەک دروست دەبی دوای ئەوەی ئەکرەم ئیمامۆغڵو توانی دوای 35 سا زۆرترین دەنگ لەم شارە بەدەست بێ. بە بۆچوونی من گۆڕانکاری گەورە لە ڕێگا نییە بەڵام لە ڕووی ئابووریەوە لەوانەیە تورکیا ئەستەمبۆل کە دڵی تورکیایە مەسلەیەکی تورکی کۆن هەیە ئەڵێەوەی حکم لە ئەستەمبۆل بجێرە حکم لە تورکیا جێڕێ ئەگە بەعینی ڕۆژیش نەبێ بەداهاتوو ئەگەر ئەستەمبۆل ئارامی ئابووری و ئارامی سیاسی لێبوو تورکیا ئارامی ئابووری و ئارامی سیاسی لێ بێ لەو 4 ساڵی ڕابردوو ئابووری تورکیا و سیاستی تورکیا بەرەو هەڵدێرێکی خراپ ڕۆیی لەبەرەوەی دووبەرە چێکی زۆری تورکیا لەگەڵ دەوروبەری و لە داخیلا لەگەڵ میلەتەکەی خۆی و لەگەڵ هێزە سیاسیەکان و لەگەڵ کوردستانی باشوور کە بە دەواازەی عێراقدا ئەندرێ و عێراقیش سەرجەمی بەشێکی بەهێزی ئابووری تورکیا دروستەکە ئەوەی کە لە ئەستەمبۆل ئەو گۆڕانکاریە کە دروست بوو ئەبێتە هۆی ئارامیەکی زۆری ئابووری ئەو ئارامیەی ئابووری ئەشێتەوە بە پۆزیتیڤ لەسەر هەموو ئابووری تورکیا لەبەرەوەی ڕابردووی دوێنێ و ساڵێک لەمەوبەر و 4 ساڵ لەمەوبەر ڕابردوویەکی زۆر خراپ بوو بە هەزارەها کۆمپانیە لە سەرانسەری تورکیا بەرەو شکستە و ئیفلاس مایە پوچ بووینە بە ئەوڕۆ زیاتر لە 8 میلیۆن کەس لە تورکیا بێیشە کە تورکیا نزیک بوو ببێتە 20 وڵاتی سنعەتی یەکەم لە دنیادا پێشکەوتو ئێستا ئەو پایەی قەول بوو لە دەست بدایە لە دەستیدایە ئەو گۆڕانکاریە بێشەک بەرەو خراپتری نابە لەوەی کە دوێنەی لێبوو بۆیە هەموو مؤشراتوا پیشانەدا کە بەرەو دوهاتوێکی ئەلئەقل باشتر بێت لە دوێنێ و پێر زۆر باشە کاک حازم من لەگەڵ بەشێکی زۆر لەگەڵ کوردەکان قسەم کردووە دەڵێن لە پێشوودا بەر لە 18 ساڵ ئێمە ئەردوغانمان کرد بە سەرۆکی شارەداری ئەستەمبۆڵ ئەمڕۆژ هەر ئێمە ئەو مافەمان لێ سەندە و دامان بە کەسێکی دیکە کە پێی دەگوترێت ئەکرەم ئیمامۆغڵو یعنی پێ دوایە لە داهاتوودا پرۆسەی چارەسەری پرسی کورد لە باکووری کوردستان دەست پێ بکاتەوە
لە 4 ساڵەی ڕابردوو لە دەستپێکردەی 4 ساڵەی ڕابردوو ئۆردوگان سیاسەتێکی هەڵدێری گرتەبەر کە دووبەرێکێکی زۆری ئەو پرۆسەی ئاشتەیە کە دەستی پێکرد لەگەڵ کوردستانی باکوور بەرەو هەڵدێر و بەرەو وەستان و بەرەو هەڵدێر ڕۆی ئەوە بووە مای ئەوەی کە تەسیرێکی زۆر نەگەتیڤی هەبێ لە سەرباری ئابووری و سیاسی لە خودی تورکیا. هەلبەتە ئیمامۆغلۆ کە دێت ئەو حکومە وەرەگرێ هەروەکو پێشی ئیشارەتم پێداوای حکومی ئەستەمبول بکە حکومی تورکیاکە هەرچەندە ئێمە باسی بەلەدی ئەکەین بەڵام لەو باوەڕەدام کە ئیمامۆغلۆ کاریزمایەکی زۆر بەقوتە لەو مقابلاتی ئاخری کە پیشانیدا ڕابردوویەکی زۆر پاچی هەیە ئەو کاریزمایە خوێندنەوەکی بێشەک خوێندنەوەیەکی جیاوازیە بێ لەگەڵ ئۆردوگان و لەگەڵ ئاکپارتی کە ئەبێت جیاواز بێت مەترسیێکی گەورە دەبێت بۆ ئەردوغان مەترسیێکی گەورە ئەبێ بێشەک لەوانەیە قسەی وا هەیە بیدایەتی نهایەتی ئاکپارتی و ئۆردوگان بێ و ئیمام ئۆغلۆ هەروەکو کە پیشانەدا پیاوێکی زیرەک و شت باشە خوێنێتەوە وابزانم ئەو غەڵەتانەی کە ئاکپارتی و یان ئۆردوگان لەو 4 ساڵی ڕابردوو کردوویەتی بێشەک دووبارەی ناکات. ئەمە وا دەکات ئەردوغان دەست بۆ هەدەپەڕا بکێشێ و بڵێ وەرن بە یەکەوە بە حکومڕانی داهاتوو. ئەمە نازانم جەهەپەت چەند ئەو مەسلەی پێخۆشە بەڵام مەسلە تەحسیل حاصل هیچ چارێکی نییە ئەگەر بە هەمان ڕێگای ئاکپارتی بڕوە یعنی بەرەو هەڵدێرە ڕوە ئەگەر بێت و عکسی ئەوە بڕوە و سوود لەوە ببێنێکە ئەو هەڵانەی ئاکپارتی ئۆردوگان کردوێتی بێشەک ئەیباتەوە و ڕەهانەکە باتەوە و ئەبێتە سەرۆکی تورکیاش چونکە هیچ ڕێگایەک نییە لە تورکیا بۆ حلکردنی مەسلەی تورکیا و باشکردنی ئابووری تورکیا و باشکردنی باری سیاسی تورکیا ئیلا بە حەلی مەسلەی کورد لە ناو تورکیا و حەلی مەسلەی دیموکراتی. زیاتر لە 35 ساڵە تاوەکو ئێستا هیچ یەکێک لە کاندیدەکانی پارتە جیاوازەکانی تورکیا لە شاری ئەستەمبۆڵ نەیتوانیوە وەکو ئەکرەم ئیمام ئۆغڵۆ دەنگی زۆرینەی دانیشتوانی ئەو شارە بۆ سەرۆکایەتی شارەوانی ئەستەمبۆڵ بەدەست بێنێت. لەگەڵ ئەوەشدا کە زۆربەی ئەو خەڵکانەی دەنگیان بە ئیمام ئۆغڵۆ داوە گەشتبین نین لەوەی بتوانێت ئیمام ئۆغڵۆ گۆڕانکاریەکی بنەڕەتی لەو شارەدا ئەنجام بدات. پێیان وایە ئیمام ئۆغڵۆ بە بێ پشگیری ئەردوغان ناتوانێت هەموو داخوازی و پرۆژەکانی لەو شارەدا جێبەجێ بکات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.